بۆ چەند میسالێک درێژەی بابەتەکە لە ڤیدۆی پێشترەوە. مەسەڵەن نمونەی ئەمە 4 گۆشەیەکە مودەی نێوانیان هەمووی دیە، ئەمانەوێت لە سنتەرەکەیە پۆتەنشیال بدۆزینەوە. باشە ئەو تیرەکەیشی 2R یعنی لێرەوە تایرە 2R هینی و 4 گۆش. ئێوە فۆرمولە بەکارهێنین، باریکانشین پێیاوین Q1 12 Q3 31 Q2 -4 Q4 زائد 7 نانۆ کۆلۆم تەبان نانۆ دەتوان -9. VP لەو خاڵی وەسە تەکاتە چیز کۆی هەموو پۆتەنشیالەکان، یعنی Q1 لەسەر R هەمووی ئاڕەکات چونکە سەر 4 گۆشەیەکی ڕێکوپێک، Q2 لەسەر R Q3 لەسەر R Q4 لەسەر R تەمەنیا لەسەر 4 ئیپسیلۆن زیرۆکەش لە هەموویانە هاشە. هەموو ئاڕەکە لە ژێرەوە هەمووی هاوبەشە پێکەوە کۆکەینەوە ئەکاتە ئەوە لە جیاتی دایەنین ئاڕیش کە چەنێکەکە ئار چەنێکەکە دیمان هەیە ئارمان نییە، ئەزانی لێرەوە تا ئێرە ئەکاتە 2R وانە 2R توانی 2 بە پێی یاسای فیساغۆرس ئەکاتە دی توانی 2 پڵاس دی توانی 2 باسانی ئەکاتە 4R2 یەکسانە بە 2D2 دووەکە بە 4ەکە سادا بێتەوە ئاڕەکاتە دی لەسەر ڕێگی 2 ئەکاتە 0.919 متر ئەکاتە 350 ڤۆڵت. تەنها ئەو خاڵە نییە کە خاڵی وەسەد 350 ئەکرێ خاڵەکانی تر بدۆزینەوە، تۆزێ لەم بەم بارگیان نزیک بەر دوورکەوەرەوە لەویتر نزیکەویتەوە، تۆزێ لەمە یعنی لەسەر خەتێکی ئاوە شێوازە ئەتوانی حەسێب بکرێ کەیم لە نامەنەیە بەس هەمووی 350 ڤۆڵتە کە بە مستەلاحەن پێڵەن ئەکیوب پۆتەنشیال سرفیسس، یعنی هاو پۆتەنشیالن، هەمویان هاو پۆتەنشیالن، ئەم کەونە سەرمە سرفیسی دروستەکە لە ئاساس ئەگەرە بە فەزایی بێ سرفیسی دروستەکە هەمویان هاو پۆتەنشیال. میسالێکی تر ئەمەیە، ئەمە پیاڵەن دایپۆل کە دایپۆل لە دوو بەش پێشترە بە خزمەتی گەیشتیم، دوو بارگەیە مۆدای دووریان لە یەکتریەوە دیە، ئەمەیان Q ئەمەشیان Q -Q یەکێکیان Q یەکێکیان -Q، ئەمانەیە بزانێکین پۆتەنشیال لێرە چەندێک هینی ئەمەیان بەجیا حەسیە بکەین، ئەمە لێرەوە تایرە R1 ئەمە لێرەوە تایرە R2 کاتێک Q لەسەر R1 پلاس -Q لەسەر R2 وایە ئەمە ژێرەی هاوبەش وەرەکەین لەگەتە R1 R2 -R1 لەسەر بێتە سادێکینەوە چونکە بە پێی معلوماتێکە هەمانە بینوسین، معلوماتەکەمان چییە؟ Q و D کە دواترش و دیاکەین بە P بەڵێ R2 -R1 R1 -R باشەکە دایپۆل ئەم دوو بارگە زۆر بێک نزیکن کەوا بوو R1 کەرەتی R2 تقریبا ناوەنین R2 جا لێرەوە تا ئێرە لە دایپۆلە مەودای دووری نێوان ئەم دوودانە زۆر بێک نزیکن، توانین چاوپۆشی لێ بکەین، ئەمە تقریبا هەر R2 جایە سەرەوە R2 -R1 ئامێت باشەکە ئەکات ئەمە R2 -R1 لێرەوە تا ئێرە ئەمەش ئەکاتە دی کۆساینی تێتە ئالێرەوە ئەمە ئالێرەوە تا ئێرە ئەوەکە تێتا ئەوەکە تێتا بێ ئالێرەوە تا ئێرە سێگۆشیە دروستەکە R2 -R1 ئەکاتە دی کۆساینە تێتا کاتە تەنیشت کەمە تێتا بێ ئەوە ئەمەش تێتایە کاتە تەنیشت بەرام دابەشی دی کاتە دی کۆساینە تێتا ئۆکەی ئەمە لێرەدانین دی کۆساینە تێتا R2 جا Q کەڕەتی دی ئەمە ناومان نابوو P کاتە P کۆساینی تێتا دابەشی R2 لە حەقیقەتە ئەمە کاتە P دۆت R دابەشی R3 میتوانین بنووسین P دۆت R بۆ ئلکتریک فیلدەکەی P کڕۆس R بوو، بەس لێرە توانین بنووسین P دۆت R دابەشی R2 نوعێکی تر پیاڵەن هێن کوادرۆپۆل چوار جامەسەرین دوودانە ئەوەی زایت Q زایت Q بەڵام -DQیش لەم وەسەتایە بزانێکین ئەمە چۆنە دۆزرێتەوە، ئەمەش لەکوێ لە ڕاستیە مەسەلەن بڵێن لە R لەسەر ئەم تەوەرە
باشە مۆدای نووریەمانە دیە جادۆزینەوە لێرەوە تایرە کاتە R ماینس D لێرەشەوە تایرە کاتە R پلاس D ئەمەش کە هەر R کاتە ماینس R ماینس D R Q لەسەر R زائد D ماینس 2Q ڕێژەی هاوبەش وەرەگرین کاتە 2Q D دووجا ئەمە تا ڕێژەی هاوبەش ئەمە دابەشی ئەمە کاتە ئەمە زەربی ئەمە دابەشی ئەمە زەربی ئەمە دابەشی ئەمە زەربی ئەمە دابەشی ئەمە زەربی و تۆزە سادەکردنەوە لە دی ینی ئاڕە هێنینە دەرێ لە هینەکە لێرەوە مەبێ بە ئار سێجامە کاتە دی دوو لەسەر ئار دوجا کاتێکە دی زۆر زۆر بچووکتر بێت لە ئار ئەم ژێرا بێ بە سفر و ئەو دی دوو دووجەشی ناوەنین کیوی گەورە و پۆتەنشیالەکەی کاتە ئەمای کە لێرە ببین شتێک مەسالی سادە بوون و بچین بۆ ئەوەکەی تر مۆزوعەکە ئەوەیە کاتێک کە تۆ لەگەڵ دیستریبیوشنی چارجە بەڕۆی دیستریبیوشنی چارجانی تۆ یەک چارجە نییە تۆزیع لە دابەشبوونی لە چارجە هەیە طبعا ئەمە هەروەکو ئلکتریک فیڵدەکە تۆ بێ پارچەیەکی بچووک وەرگری مەسەلەم ڕینگە بازنەیەک پارچەیەکی بچووکی وەرەگری لێرە پۆتەنشیالەکەی حەسێبەکەی پۆتەنشیال ئەم پارچە حەسێبەکەی ئەودا یعنی ئەنتیگرالەگری لەسەر هەموو ئەمەکانی کەزوگە هەموو ئەم پارچە بچووکانی تریش هەروەکو ئەموان فەرق ناکانی ئەمان و چۆن حەسێب کرد ئەوان تریش هەروە حەسێبە بێ دەبێت لە کۆتاییە کۆیکەیتەوە کەوا بوو بۆ ئەم پارچە بچووکە تۆ دیویەکە هەیە دیکیو لەسەر ئاڕێ وی هەمووی ئەکاتەچی ئەنتیگرالی دیویەکان یا کۆکردنەوەی دیویەکان تەواوکاری دیویەکان دیکیو مەسەڵەن لێرە زۆر بەسیتە مەسەڵەن ئەمە لە مەودای زد لە ناوەڕاستی بازنەکەەوە سێرکە لە ناوەڕاستی بازنەکە و مەوداکەی زدە ئاڕەکەی تۆ کاتە چەند ئەکاتە زد دووجا ئەمەش لێرەوە تایرە ئاڕە ئار دووچە دی کاتە ینی بڵێن هینەکەی کاتە دیکیو لە ئاساسە کاتە دیکیو لەسەر ئەوە ئەنتیگرالەکەی هەموومانە نەگۆڕن ئار نەگۆڕە زد نەگۆڕە هەموو توانی بێتە دەرەوە هەموو توانێت لە ئەنتیگرالەکە لێم ئەنتیگرالە بێتە دەرەوە و لێرە چیە مێنێتەوە تەنها دیکیو مێنێتەوە ئەنتیگرالی دیکیوش هەموو کەسی ئەزانێ کاتە کیو و بەش ئاسانی حەسێ بگرێنێ هەر بە چاو حەسێ بکرێ بێ ئەوە هیچ بکە بەس ئەم ڕینگە بە کارێکمان دێ مێسە پۆتەنشیالی ئەم ڕینگەمان حەسێب کرد ینی ئەم بازنەیە کردی ئەمە کاتێ یەک لەسەر 4 پای ئەپسیلۆن زیرو ئار دووجا پلاس زد دووجا وەک گوتم ئەمە ئار دووجایە ئەمە ئاڕە ئاڕە کاتە چی ڕەجی زد دووجا لێرەش و تایرە ئاڕە ئار دووجا ئەمان ئەگەر ئەمە دیوی بێمە دیکیوەکە کاتێککە ئەنتیگرالی لێگەری ئار نەگۆڕە تیرە ئەمەیە زدیش نەگۆڕە وانوی لێرە بیدۆزینەوە کەوا بوو هەموو لە دارە دێتە دەرەوە ئەکا منێتەوە ئەنتیگرالی دیکیو ئەنتیگرالی دیکیوش ئەکاتە کیو هێنەکەیەتی بەڵام ئێستەکانە گە تۆ دیسکێکە هەبێ لە جاتی چێک لە جیاتی ڕینگێ دێنین دیسکەکەمان چی لەکەین ئەکەین بە میلیارد ها ڕینگ پاندی زۆر زۆر بچووک ئەم جارم فۆرمولانە بەکارێنین ئەم فۆرمولانش کە هەمان بوودی کیولاندادی ئێس بۆ هێڵ بۆ ڕووبەر دیکیو زیکمە دیئە بۆ قەبارە دیکیو یەکسانە بە ڕۆ دیوی ئۆکەی ما ڕووبەرە کەوا بوو دیکیو یەکسانە ئەمان بەکارێنین دیکیو یەکسانە بە زیکمە دیئە بە دیئاکەی تۆ چەندێک دیئاکەت مەشاکە ئەمە ڕینگیەکە دینێکی ئەستورێکی زۆر زۆر بچووکی هەیە DW پانێکی زۆر زۆر بچووکی هەیە درێژەکەی کاتە چی کە تیرەکەی W بێ کاتە 2 پای W ئەگە بڵێن نیوە تیرەکەی W بێ کاتە 2 پای W کەڕەتی ئەستوریانی تۆوە ئەم هەڵقا بیکەرەوە ئەبێ بە لاکێشەیەک لاکێشەکە پانیەکەی DW درێژەکەی یەکسانە بە چی یەکسانە بە شێوەیەم بازنەیە کاکاتە 2 پای W وایە کەوا بوو ئێستەکانی ئەمە دیوی ئەما دۆزینەوە لێرە لەم خاڵە لێرە کاتە یەک لەسەر 4 پای ئەپسیلۆن جێری دیکیو ئەمەدانەی وەداماننا ئێستا بێ لەسەر هەموو ئەم بازنانەی کە لێرە ئینفینیتی بازنەمان دروست کردووە لە سفرەوە بۆ ئار ئەبێ ئەنتیگرال بکرین لە سفرەوە بۆ ئار لەسەر W
ئەوەی کە لێرا گۆڕێ دەبلیوە وانە تیرەی نیوە تیرەی ئەم بازنانەیە کە ئەم ڕنگانەیە کە دروستمان کردووە. لێرەوە ئەمە تا ئێرە چەندێکە دروست زدە بەرزیەکەی بەس ئەمە هینی ئەم تیرەیە چەندێکە ئەکاتە دەبلیو دووجا زد دووجانی ئاڕەکەی ئەمەیە ئەنی ئەمە کە کاریگەری لێرە دانێ بارگەیە کاتە مودای دووجەکەی زد دووجا دەبلیو دووجایە و ئەوەیە کەەوە بۆ کاتیان تەگاڵی سفر تا ئار دەبلیو دووجا زائد زد دووجا ماینەسێک لەسەر دوو WDW ئەمە تیاڵێمە زۆر ئاسا حەسێبە بێت چونکە بگۆڕ دەبلیوە دەبلیو دووجا لێرە تۆ لە دەرەوە WDW تەیە ئەنتیگرالەکە بۆم حەسێب کردوون ئەوەتە لە جیاتی W دووجا زد دووجا ئەنووسین M باشە ئەو کات DM کاتە 2WDW چونکە داتاشراوی زە دەبێت بە سفر زد دووجا داداشاوی W2 کاتە 2WDW وایە ئێستا دایەنین ئێم توانی ماینەزێک لەسەر دوو DM ئەمە تێگراڵە هەموو کتاتوان حەسێ بیکەن کاتە ئەوە سەر جاتی ئێم بڕەکەی داینەوە کاتە W2 زائد Z دووجا ئێستا لە شێوە بۆ کوێ حەسێ بیکەین لە سفرەوە بۆ R هینی چی حەسێ بەکەی بێ ئاوسێک مادیسیلێن سەرێژە بێنینەوە بۆی بۆبان هێنایەوە و جارێ سفر دانین جارێ ئار دانین لە جیاتی چی لە جیاتی W لە جیاتی W ئار دابنێمە کاتە ئار دووجا زد دووجا لە جیاتی W سفر دابنێم بەس زد دووجا بێنێتەوە تەمان کەڕەتی سێکمان توی ئپسیلۆن سفر شکرێ و سادەکرێتەوە بەمەی لێرە هەیە سێرکەن شتێکمان هەیە ئەم کردنەوە ئەم ئەکسپانسیۆنە A پلاس B کاتە A بتوانێت ئێنە کاتە AN وەک چۆن A پلاس B توانی دووە کاتە A دووجا زائد دوو AB زائد B دووجا وەکە دوو بێ بۆ ئێنیش هەمانە بەم شێوازەیە ئێستا ئەمە لێرە توانەکەی چەندێکە توانی یەک لەسەر دووە وانە با بەڵام ئەیەکە چەندێکە ئار دووجایە بیەکە چەندێکە زد دووجایە بەس ئەمە تۆزێ دەستکاریەکەین بەم شێوازە ئەم زەدا هێنمە دەرەوە زەدەکەمان هێنینە دەرەوە کاتە یەک لەسەر ئار دووجا زد دووجا یەک توانی یەک لەسەر دوو ئێستا ئەم فۆرمولە بەکارهێنم ئەو فۆرمولەی کە لێرە باسم کرد ئەم فۆرمولە کە ئایەکەم یەکە بیەکەم ئار دووجا لەسەر زد دووجا ئێنەکەشم یەک لەسەر دووە زێدە لە پشتوی نووسین تەنها دووتیانی وەرەگرم چونکە من ئەمەوێ بۆ کوێ حەسێبیکەم بۆ ئەو زەدانەی کە زۆر زۆر گەورەترن لە ئاڕیانی زۆر زۆر دوورکەوتومەتەوە دوورکەویتەوە تەنها دوو ڕستەی وەرەگرم ئەمە زەدەگە زەر بەکەم بێ ئەو زد دووە لەگەڵ ئەو زێدە سادا بێتەوە لێرە زد دەمێنێتەوە کاتە زد پلاس ئار دووجا دابەشی دوو زد ئەمە بێنە تەقریبیە لەناو ئەمە دای بنێ ئەکاتە ئەمە زد لەگەڵ زەداڕوە ولا كوتيت أمتى سيكما باي أردوجا باي أردوجا شيا روبري أم ديسكيا أم بازنا روبركيتي كاراتي سيكما أكاتي كيو روبر كاراتي بين أكاتي كيو وبمشي وزا دوزي مانوا بوتنشيالكي كرديا أما بڵین ئەم شتانە ینی بڵێن کە زۆر ئاسانتر لە ئلکتریک فیلد حەسیە بەگرێت پێش بۆ حسابەکە لەوێ یەک شتێکی تیەکە و زۆزێ ناخۆش بوو شەوە بوو ڤێکتەر بوو شتەکان بەس دیێرە تۆ ڤێکتەر نییە ژمارەیە کۆیەکەیتەوە ئەنتیگرالەکانیشی زۆر ئاسانترە چونکە توانی دووتیانە لە ژێرەکەی توانی ئار شتێکە زۆر گرینگە بۆ هەمومان ئەوەی شەوەیە بزانێکین پەیوەندی نێوان ئلکتریک فیلد و پۆتەنشیال بە چه شێوازێکە یعنی کاتێککە پۆتەنشیالمان هەیە ئلکتریک فیلد بدۆزینەوە کات ئلکتریک فیلدمان هەیە پۆتەنشیال بدۆزینەوە ئۆکەی ئەکوپۆتەنشیال سەرفێسس یعنی ئەو ڕووبەرانەی کە هاو پۆتەنشیالە سەرکەن هاو پۆتەنشیال یعنی چی یعنی ڕووبەرێ هاو پۆتەنشیالە کە تۆ لە خاڵی ئێوە بڕۆی بۆ خاڵی بی لەسەر ئەو ڕووبەرە هیچ کارێک ئەنجام نەدێ ئەو پیاڵێن هاو پۆتەنشیال باشە یعنی مەسەلەن تۆ لە ئێوە بڕۆی بۆ
B1 ئیش ئەنجام دەدەی بەڵام لە B1 ئەوە بڕۆ بۆ B2 ئیش ئەنجام نادی هاو پۆتەنشیاڵە لە بەڵێ ئەمە لە یونیفۆرم فیلدایە ئەمە ینی لە ئێوە بۆ B1 ئیش ئەنجام دەدەی ئەو پۆتەنشیاڵ نین ئەمە چییە؟ ئەمە ئەلکتریک فیلدەکە بەم شێوازە دێت ینی لە مەغریبەوەیە بۆ مەشریق ئاڕاستەکەی سەر لە ئێوە بڕۆی بۆ B1 هێزە کارە کاتە بارگێک داناوە لێرە لە ئێوە ڕێ بۆ B1 هێزەکە کارە کاتە سەری لە یەک ئاڕاستایە هێزەکە چیە ماینس Q0 بەقەدر چەندێکەڕەوە بەقەدر L ئەڕوە کاتە ماینس Q0 EL و هەردووکیشان لە یەک ئاڕاستان ینی هەم اینەکە لادانەکە و هەم هێزەکە چونکە هێزەکە بریتی بوو لە Q0 کەرەتی ئێستا بەرەم لە B1 ئەوە بڕۆی بۆ B2 هێزەکە و لادانەکە ستونن لەسەر یەک هێزەکە بەم ئاڕاستایە لادانەکە بۆ ئاڕاستایە گۆشەی نێوانیان نەکاتە 90 دەرەجە کوسانی 90 دەکاتە سفر کەوە بوو هیچ ئیشێک ئەنجام نادی لە B1 ئەوە بڕۆی بۆ B2 هیچ ئیشێک ئەنجام نادی لە B1 شۆبی بۆ B3 هیچ ئیشێک ئەنجام نادی بەڵام لە ئێوە بچی بۆ B1 حتما ئیش ئەنجام دەدەی لە ئێشۆ بچی بۆ B2 هەر ئیش ئەنجام دەدەی لە ئێشۆ بچی بۆ B3 هەر ئیش ئەنجام دەدەی ئەوەی خۆشە ئیشێکە لە ئێوە بۆ B3 ئەنجامی دێ و ئیشێکی لە ئێوە بۆ B1 ئەنجامی دێ و ئیشێکە لە ئێوە بۆ B2 ئەنجامی دێ لەگەڵەکە یەکسانن چونکە بۆچی وتمان هێزەکەمە کۆنسەرواتیڤە و بەند نییە لە فقط بەندە لەسەر خاڵی سەرەتا و کۆتایی ئەمانە هەمویان یەک خاڵن لەبارەی یەکی کارەباییەوە ئەمانە هەمویان یەک خاڵن ئەمانەش هەمویان یەک خاڵن کەوا بوو ئێستەکانە WAB یەکسانە بەچی ماینس Q0 EL ئۆکەی ئێمە ئازانین جیاوازی پۆتەنشیال لە نێوان خاڵی A و B باشە لە نێوانی خاڵی A و B یەکسانە بەجی بە جیاوازی پۆتەنشیال لە نێوانی خاڵی A و B کەتە VB ماینس UI دابشی Q0 ئەمە کردیەچان ماینس WAB دابشی Q0 WAB چەندێکە ماینس Q0 EL دایبنێ ماینس Q0 ماینسەکە ماینس هاڕوە Q0 لەگەڵ Q0 هاڕوە نەتیجا بێ بە EL یعنی ئێستا جیاوازی پۆتەنشیالمان دۆزیەوە لەگەڵ ئەلکتریک فیلدا باو شێوازیە لە بینی دوو خاڵە طبعا بۆ هین بۆ سیرکەن ئێستەکانێ ئەم خاڵانش بەم شێوازەیە یعنی مەسەلەن ئەمە پۆزیتیڤ پۆینت چارجە لێرە لە بیە لە ئێوە بی بۆ بی باشاکەن ئەمەش لێرە هینە ینی بڵێن هیچ کاری ئەنجام ینی لە ئێوە بۆ بی ئەمە لە ئێوە بۆ بی کاری ئەنجام بدی بە لەسەرم بازنە هیچ کاری ئەنجام نادی لەسەرم بازە هیچ کاری ئەنجام نادی لەسەرم بازش هیچ کاری ئەنجام نادی بەڵام شتێکە لێرە هەیە لە خاڵی ئێوە دی بۆ بی یەکسانە بەوەی لە خاڵی بیەوە بی بۆ سی یەکسانە بەوەی لە خاڵی سیەوە بووی بی بۆ دی یعنی جیاوازی پۆتەنشیالی دی و سی و جیاوازی پۆتەنشیالی سی و بی و جیاوازی پۆتەنشیالی بی و ئەی لەگەڵێکە یەکسانن ئەوەی هینە هۆکارەکەشی ئەوەیە کە جیاوازی پۆتەنشیالی کارەبایی پەیوەندی بە سپەیسەوە نییە یعنی توواڵێت چۆنە بێ لێرەوە تا ئێرە وەکو ئێرە بێ تا ئێرە با ئەبێ چونکە پەیوەندیەکە بە شێوەی یەک لەسەر ئاڕە ئەبێ لێرە زۆر بە قووەترە ئۆکەی ئەوەیە کە جیاوازیەکە هینە پەیوەندی بە سپەیسەوە نییە بێت شێوێ ئێستا بۆ نمونە ئەمە ئەم ڕووبەرانە هەمویان هاوپۆتەنشیالن یعنی VD هاوپۆتەنشیالە VC هاوپۆتەنشیالە VB هاوپۆتەنشیالە VA هاوپۆتەنشیالە لەم خاڵەوە بی بۆ ئەم خاڵە هیچ کاری ئەنجام نادێت هیچ گۆڕانێ لە پۆتەنشیالە بوونی نییە بەس لێرەوە بی بۆ ئێرە بە لێرەوە کە دی بۆ ئێرە گرنگ نییە ینی ئەم لێرەوە بی بۆ ئێرە وەکو ئەم دوو شتە یەکشتن ئەم دوانە هەرچەند ئەمە تۆ عەدەتی خوارەوە ڕگەڕاویتەوە هیچی زیادە و کردووە باشە ئەمە لێرە کار ئەنجامە بێ بەس ئالەما هیچ کاری ئەنجام نابێت ماشاک هاتەتە خوارەوە شەوە چویتەوە بۆ ئێرەش نا هیچ کارێکی ئەنجام نەداوە لەسەر پۆتەنشیالی لەسەر ئێکۆپسپرێشن سەرفێسی خۆی لەسەر سەرفێسێکە کە هەمووی پۆتەنشیالەکە وەک یەک وایە پۆتەنشیالی ئێرە و ئێرە لەگەڵەکە یەکسانە ینی پۆتەنشیالی ئێرە ناقص پۆتەنشیالی ئێرە یەکسانە بە سفر کەوابوو لێرە هیچ کارێک ئەنجام نابێ بەڵام لێرە کار ئەنجامە بێ و ئەم دوو کارە ئەنجامدرێت لەگەڵەکە یەکسانن ئەم ویش لێرەشە هیچ کارێک ئەنجام نابێت لەسەر ڕووبەری خۆیەتی
أما بازك بهاوين بو موضوع كزور جرينجا أويش أمايا تولى سر أنت مشاكل لم روبرا وأريبهم روبرا بشوي TW ورده برزبي توا بلام بيش وبا أما توزي يمكن تربكين DW يكسانه ب FDS وانيا لجاتي F تدانين Q0 إيداني لجاتي DS خويدانين أكات أم إيدو DS بكو سايني تيتا وشي كلا نواني أم دوانا حياما F أكاتا أو وشكي نواني أنا أوكي يستال لجاتي GW تماشا كان أما ليرا DW ها أما أقل GW بها V B minus V I يكسانه ب W لسر Q كابو DV يكسانه ب DW لسر Q DV بس يعني عقب سن نشانه كيونه به DV يكسانه ب DW لسر Q بوجي أوزيوا كوابو يستكاني أما كانت minus Q0 لجاتي ناقصي شا اليوم ما نقبني بس ناقصة قوة ثاني كانت minus Q0 DV Q0 EDS كوساين تيتا باشا يسا E كوساين تيتا دوز موا ها DV تابش DS يبكا كاتا أما Q0 كل Q0 أرو ناقصي كشيا E كوساين تيتا يكسانا بماينس DV لسار DS باشا بلام E كوساين تيتا يعني چي E كوساين تيتا سيدي ربكا أما إيا E كوساين تيتا أكاتا ها أما كوساين أما تيتا أكاتا E كوساين تيتا أو كونفوننتي إيا كاكاويتا سار دي اس ويا أو كونفوننتي اس إيا كاكاويتا سار دي اس كابونا وين إي اس إي اس أكاتا تي ماينس دي في با دي اس باشا أما شاركي كبير لما أما بارجيك مانا لنا أم روبرانا هاتو تشوه كارواتو ديتو أمانا إلكتريك فيلد كي تدايا بمشي وزا بلين أو روبرانا هنا كان يان فرقي هيا بلين بوتنشال كان يان لقالك فرقي هيا بمشي وزا جي سادتر أوان نسيو معنا ك أم روبران مثلا V minus دي في بلين أميان V minus دي في أميان V plus دي في أميان V plus هر روبرا لقى روبرا كتير فرقي هي أما أنا هربكو هي مايا كوتمان بوتنشال كمشي وزا غوري يعني بدن غوران كان لا بوتنشال كا بلام ريليشن كده دريس مانكل أما بو ماينس دي في با دي اس باشا أما في معنى رشي عليه غوراني بوتنشال لا راستي اسا الكتريك فيلد من لو آراستا بشي بيچوانا داته ديشتي اما يعني چی يعني هرچی ای برست هرچی وی زیاتر دابزه ای زیاتر برزه بیتوا معنی که اوه يعني بله استكانه ما ماكسيمومي اما بيالان جراديانت ماكسيمومي اما بيالان جراديانت كامل الكترومغناطيكا باشتر يعني لقاليا برو روبين جاري مستكانه اقوام بسره وونيه بس هر او بزانن اي استا بوتهينك من دروس كيف اي لقال داتا شراوي ويا بيوندي هيا اگر ويت هبو يعني بلاين بوتنشيال دوكو فانكشن لا سبيس هاتشبه هبه اي الكتريك فيلد لقال داتا شراوي كيا بيوندي هيا ويش لقال اي تبيوندي كي طبعا اگر اي لقال داتا شراوي ويا بيوندي هبو في حتما لقال انتجرالي اي بيوندي يعني بتوي بدوزتو بلا اي انتجرال بكري واقا بتوي بدوزيتو واقا فيا كتبو ابل دايبتاش يعني بمشي وازا اي اگر في مان هبو في فانكشنك ل x y و z اي x كاتا ماينس روندي في باروندي x اي y كاتا ماينس روندي في باروندي y اي z كاتا ماينس روندي في باروندي z اوايا دا تاشيلو اراستا امانه شي اما بيان بارشيال لقال دا تاشيلو فرقك يا ويا من بيان بارشيال
ديريفيتيف يعني باشكي يعني من هذا كي مش خوي اوكي كيس كانت إيا كي تو كاتا أو كومبوننت إكس كي أمية كومبوننت واي كي أمية كومبوننت زد كي أمية النتيجة كان بيكترها بو نمونا الإكويشني أما معناه بزاني كن إلكتريك فيلد كا ليرا چنكا پشت أنا إلكتريك فيلد كا چنكا وكمان كامي فرق ناك بلا أمهر بوتنش أما بيشتر إلكتريك فيلد كاش ماندوزي وتوا بعضی مسکانه املره پتانسیال که ماندوزی بوده اسکانه معنی بم پتانسیال کی که دوزی ماندو الکتریک فیلد کی بدوزی نوا که اما فرموله کیتی بپی ام متودا چیه که این دایتاشین تنها فانکشن کلست اکس وای تیا نیا دی زد به دی زد اما دو کمپوننت اما داتاش نوی زد اکاته هم اما خوی ماینسی که لگلایا باشه داتا شراوي زد كاتي يك او ماينس شي لقال او ماينس ساروا داتا شراوي اما كاتا شي يعني يبين سرتنا او اما دابتا شي كاتا دو زد وانيا دابشي يقل سر دو وايا يعني كاتا يقل سر دو داتا شراوي زد اردو كونستانتا داتا شراوي زد كاتا دو زد دو زد كاتا رانوسين دو يجي لرا هيا يعني يقل سر دو كا او لقال واروا زد لرا مينتوا أميج يقل سردو يك لكم كيتوا يقل سردو ماينس يك كاتا ماينس يقل سردو أو هذا تجيره تا أوش كا كونستانتا أجر سيري محاضرات قاعد بيشوف كان حتما ما أتوسين إنسان نمونه شيء كمثلا بو دايبول باشا دايبول يشون بو إما دايبول بيشتري تفيل دكي من دوزي وتوا باشا استكانيش نكيد دوزينه پتانسیال که من دوزی هایی من دوزی و تو بسن براوی که می‌زنی که من راسته پتانسیال که من نمیه وانیا کوساینی تیتا از عجبه بیگورین بزت البته هر چند اتوانین مثلا این متدی سپریکال کوردینیت بکاربین بلام مجاری لکارتیزیانه نه مثلا سپریکال ونی کوساینی تیتا اما تیتا به ما کات پای لسر دو تیتا کوساین تیتا کات زد لسر آر کیش اکسانه بچن اکس دو زد دو جا تا داي نيو وكانت تواني سيل سردو تنقوى آرا كراتي آردو جايو أميشك لسردو يكي بي كاتا سيل سردو وانيو اوكي اسامة دابتاشين جارك بالزد دايا تاشين كاتا اما بلام اما اكس شيتيايا اكاو ايزت مندوزية وكدي اما باشا بلام اقال اكس صفر بي يعني الرقلة سلام تورا كاتا سان كاتا اما بيشتري من بينو اكسكي صفر دانه بو اكسكيشي ببي و اكس دايتاشي او النتيجة كيتي اگر اكس دوباره اگر اكس صفر بي كاتا صفر يعني لسلام تورا هيت چك من نية چك اصلا اشتغا اوايا برين لسر ام دوي دايبولا كان زايدة كان ناقص لسلام توري جيتري فيلدك من نية لا موجود جورا اوكي اخير بابت كباس يكين isolated conductor كوندكتر جينر يعني هرش بشتيك وكو آسن وكو مس وكو آلتون برحال اگر بارگه بخيتان سري او بارگه ركش بورو برك حج لناويا ناوست باشا يعني چونك potentially ناو جينر حتما صفر كونستانت potentially ناو جينر ناو گويه كي جينر یا گویش نبی هرچه به هموی کونستانتا کوابو کونستانت بو بارگه لو نوا هل سرتا و جوله یکیه بلام دوای توزیک ما یکی زور کم کن لو نسل ديتكتش نکره همو بارگه که جز سر رو برک امجر لیره یعنی لناو گیانه پوتنشیال کونستانتا لدروا دابز یا چه تو دور که بیتو که یکل سر آرا دابز الکتریک فیلد نبیاد چونه چونکه کونستانته الکتریک فیلد بریتیه لداتا اشتراوی پوتنشیال کاتا صفر اما یا داتا اشتراوی یک لسرات کاتا یک لسر آردو جا تند تر ابی
ئێستا بە میسالێک نمونەیەکی کە بێنینەوە بۆتان ئەمە بەس ئەوە ئاگادار بن پۆتەنسیۆلی ناو گەیەنەرێکی دابڕاو لە هەموو جیهان هەمیشە سفرە ناو کۆندەکتەر پۆتەنسیۆل کە سفر بوو کۆنستانتە ئاپم پۆتەنسیۆل کۆنستانت بوو ئەلکتریک فیڵد سفرەکە یعنی هیچ جوڵەیەکی بارگەیی لە ناو ئەو هینا لە ناو گەیەنەرە بوونی نییە ئێستا ئێمە دێنین ئەلکتریک فیڵدێکمان هەیە کۆنستانتیشە ها کۆنستانت و ڕێک و پێک یۆنیفۆرمە دێن مەتاڵێ ینی بڵە کۆندەکتەری ئەخەینە ناوی ئەلکتریک فیڵدی ناو کۆندەکتەر سفرە وایە بەس ئەمە لێرە ئیمان هەیە کەوا بوو تو ئێرەت کرد بە سفر ئەخوا ئەمە هەر لە خۆی نایە بە سفر حتمما ئەبێت گۆڕانکاریە لە دیستریبیوشنی 4 لەسەر گەیەنەرەکە دروستە بێت ئەمە ئێرەش ئاوا بوو چۆن ئاوای لی هاو بەهۆی ئەم گەیەنەرەوە لێرە بوو ناوەکەی بوو بە سفر کەوا بوو بارگەکان لێرە لە دێنە لایەکی بێ بە نگەتیف چ گەیەنەر پڕە لە بارگەی ناقصی نگەتیڤی بە جوڵە هەمویان کۆ کاتەوە ئەمان دێن بەرەو ئەم لە کە شوێنەکان بێ پۆزیتیڤ کە تۆ نگەتیڤەکان هاتن بەمرە شوێنەکانی بە پۆزیتیڤ بەس سێرکەن لە بەرزیەکانە چڕبوونەوەی بارگە هەمیشە زۆرترە بۆچی چونکە بە پێی 1/r ئەمە گەر هەر کام لەمانە بە بەشێ لە گۆیە حەسێ بکەی لێرە بڵین پۆتەنسیۆلەکە تونترە گۆڕانکاری لە پۆتەنسیۆلەکە تونترەوە لێرە بارگەیەکی زیاتر کۆبیتەوە ئەوە وەکو چالەکێکی زێهنی بۆ خۆتان زیاتر بە دوایە بچن بۆچی زۆرترین بارگە لە شوێنە قوتەکانی بڵین هینەکە کۆ بێتەوە گەیەنەرێکە کۆ بێتەوە ئەمە لێرە ئەم بەم شێوازە بکەم ئەمانش کە بەڵێمانە هەمویان هاوبارگەن وانش هێزەکان بڵێن هێڵەکانی بوارە کە لێرە پیاڵێن هێڵی هێز کە لێرە بە شێوازە پیشانی درراوە ئەم متاڵەمان کە خستانەوە ئەمە بوارەکەی تێکدا بوارەکەی چۆن تێکدا چونکە متاڵەکە لایەکی بوو موجب لایەکی بوو بە نگەتیڤ و ناوە ڕاستەکەشی حەدەموو بە سفر لێرە پۆتەنسیۆل کۆنستانتە ئەم پرۆبلەمانەی کە لەم هینا هەیە هەتا وەکو هەفتەی داهاتوو حەلی بکەن و ئیمێلی بکەن لایەوە خۆش دەرسەکە ئاسان بوو تەنها ئەوەیە ئەوە پرۆبلەمانە حەلکەن باشتر دێتە دەستان میسالەکان جارێکی کە حەلکەنەوە و میسالانە کە لویایە من باسم کرد لە کتێبەکە لە دەرسەکە و ئەم پرۆبلەمانەش حەلکەن و بۆم بنێر میسالەکان کە جارێکی کە خۆتان حەلیکەنەوە بە ئاسانی دێتە دەستان لایەوە